هەموو وەفا بۆ ئەو شەهیدانە بۆ ڕەفیقانەمان داواتان لێکەم هەموو بە گیانێکی تەبایی برایەتی وەفا بۆ مام جەلال هەمومان هەوڵ بین دەستمان لەسەر دڵمان بێ بۆ یەکێتی ئەو یەکێتی خۆشەویستەی کە خاوەنی ئەم شەیدانە و ڕۆژانی پێشووتر یادی سیمانگ شێرکۆی فاتح شوانی بوو، دوو فەرماندە حسەی مەنسوور بوو، کەمال حاجی بوو، حەمەد چاوجوان بوو، بێجگە لە شەیدەکانی تر. بۆیە لە یادی شەیدانە بە تایبەتی 1 شوبات کە خوێنەکان تێکەڵ بوون حەقوایە هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی بێگومان یەکێتی و پارتیش کە دوو حیزبی سەرەکین ئەم یادە بکەنە هەوێنی برایەتی حکومڕانیەکی باش یەک ڕیزی گەلەکەمان هەڵوێستە گرنگەکان لە بڕیارە سیاسیەکانە.